ئەو کاتت باش بەخێر هاتی بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتینە لاپەڕە 35 لە لاپەڕە 35 گەیشتمە ڕاهێنانی حەفت دەربارەی ئەژمێر بکە لێرە نووسرایە ئەژمێر بکە بخەمڵێنە بۆ ئەوەی ساغ بکەیتەوە ئەژمێر بکە بخەمڵێنە واتە ژمارەکان نزیک بکەوە پاشان کە ژمارەکانت نزیک کردەوە لێدەرکردن ئەنجام بدە. پرسیاری حەفت دوو ژمارە هەیە ژمارەکەی سەرەوە 5004 ژمارەکەی خوارێ 859 لە 5004 دەردەکەین کەم دەکەینەوە لێدەرکردن با بزانین کو ژمارەکەم لە خانەی دانایە وەک دەبینن 5004 کەم 859 هەمیشە دەچینە خانەی یەکان دەست پێ دەکەین 4 کەم 9 4 نۆی لێ بڕوە نابی لەبەر چ نابی لەبەر ئەوەی 4 بچووکە 9 گەورەیە واتە دەبی بچینە ئەو ژمارە ئەو ڕەنووسەی لای چەپی 4 و خوردکەینەوە بەڵام ئەو ڕەنووسەش هەر بچووکە خورد ناکرێتەوە هەر گچکەیە ئەو چونکە سفرە ئەوەش هەر سفرە خورد ناکرێتەوە لەبەر ئەوەی ئەو 5 خورد دەکرێتەوە لە کاتی خوردکردنەوە هەمیشە ئەو ڕەنووسەی ئێرە یەکەچی لە تەنش دادەنین لە لای چەپی یان 10 لۆ زیاد دەکەین لێرە چونکە بەخۆی 4 10 لۆ زیاد دەکەین دەبیتە 14 هەمیشە 10 زیاد دەکرێت ئەگەر 3 بی دەبیتە 13 ئەگەر 2 بی دەبیتە 12 ئەگەر 1 بی دەبیتە 11 ئەگەر 0 بی دەبیتە 10 هەمیشە 10 زیاد دەبی کە 10یەکە زیاد بوو ئەو 4 یان ئەو 4 نەما هێڵەکی بەسەر دادەینین کە نەما بوو بە 14 ئیدی تەمەشای ئەو 4ەی ناکەین تەمەشای ئەو 14ی دەکەین سەرنجی 14کەی دەدەین پاشان ئەو سفرەی تەنشتیشی نامینێ دەبیتە 9 هەمیشە سفری خانەی دووەم دەبیتە 9 هەمیشە کە ژمارەیەک یان ڕەنووسێک خورد دەکەینەوە یەکەم ڕەنووس ئەگەر 0 بی دەبیتە 10 دووەمی دەبیتە 9 هەمیشە 9 سێمیش دەبیتە 9 دیسان ئەو سفرەش لێرە نامینێ ئەویش هەر دەبیتە 9 لە کاتی خوردکردنەوە ئەو هایە 5کەش هەر نامینێ دەبیتە 4 یەک کەم دەبیتەوە ئەو ڕەنووسێکە خوردی دەکەینەوە هەمیشە 1 کەم دەبیتەوە ژمارەکەی 5004 بووە چ؟ بووە 4914 ئێستا وەکو ئەوەی وایە ئەو ژمارەیە هەبی ئەو ژمارەی لێ دەرکەین 14 دێنە لای ئەو 14 14
کەم نۆی لێ بڕوە دەکاتە چەند؟ 14 نۆی لێ بڕوە دەکاتە 5. 9 کەم 5 9 5 لێ بڕوە دەکاتە 4. 9 کەم 8 9 8 لێ بڕوە دەکاتە 1. 4 چەندی لێ بڕوە لەو خانەیە هیچ نییە واتە سفر هەیە دەتوانین بنووسین سفر لێرە کاتە 4 کەم سفر هەر 4. جیاوازیەکە بۆ چ کە ئەو ژمارەیەمان 5004 کەم 895 جیاوازیەکە 4145. ئێستا دەینین ئەو ژمارەی هەمان بوو نزیکی دەکەینەوە لە خانەی سەدان نزیک دەکەینەوە واتە ئەو سفرەی نزیک دەکەینەوە ئەوانە هەمویان دەبنە سفر بەخۆشی هەر سفرە وەکو خۆی دەمینێتەوە لەبەر ئەوەی ئەو ڕەنووسەی لێرەیە بچووکترە لە 5 ئەگەر ئەوە 5 بە ئەو سفرە دەبوو بە 1 بەڵام هەروەکو خۆی دەمینێتەوە ژمارەکە چی لێدێ دەبیتە 5000 دەبیتە 5000 نووسیتم لێرە 5000 ئەوە 5000 لە نزیککردنەوە. ژمارەی دووەم چی لێدێ 859 هەشتەکە مەبەستمانە نزیکی دەکەینەوە ئەو 5 و ئەو 9 دەبنە سفر بەڵام لەبەر ئەوەی 5 ڕەنووسەکی گەورەیە ئەو هەشتا دەبی بە 9 واتە ژمارەکە دەبیتە 900. جەگەر ئێستا 900 5000 کەم 900 چەند دەمینێتەوە؟ دەمینێتەوە 4100. 4100 نزیکە لە ئەو جیاوازیەی بەدەستمان هێنا لە 4145 لەبەر ئەوە ساغی دەکەمەوە کە 4145 ژمارەیەکی شیاوە واتە دەشێوا بێت واتە هەڵەکردن کەمە هەڵەی گەورەم نەکردیە. ئەوە بەو جۆرە ساغم کردەوە کە ئەو ژمارە و ئەو جیاوازەی بەدەستم هێنایە وەکو ئەو جیاوازەیە لە کاتی خەمڵاندنی ژمارەکان. ئەو پرسیارە تەواو بوو دەچینەوە لای پرسیارەکان. ڕاهێنانی هەشتیش دەتوانم ئەنجام بدەم. ڕاهێنانی هەشت دەربارەی ژمارە 5700 کەم 4190 5700 کەم 4190 با بزانین کو ئەو لێ دەرکردنەی دەکەین. 5700 کەشم لە خانەی دانایە نووسیتمەوە 5000 5 لە خانەی هەزارانە 7 لە خانەی سەدانە سفرەکانیش لە خانەی دەیان و یەکان 4000 4 لە خانەی هەزارانە 190. ئێستا لێدەرکردن ئەنجام دەدەین. گوتمان دەچینە لای ڕاست سفر ئەو سفرێکە هایتمان دەڵێن سفر
ئەو سفرە کەم ئەو سفرە سفر سفری لێ بڕوە بێگومان هەر سفر دەمێنێتەوە دەنووسین سفر لێرە پاشان دەڵێن سفر کەم نۆ واتە سفر نۆی لێ بڕوا نابی چونکە سفر گچکەیە بچووکە نۆ گەورەیە دەبی بچین ئەو هەفتەی خوردکەینەوە کاتی ئەو هەفتەی خورد دەکەینەوە ئەو سفرە کە یەکەم جار هەفتمان خورد کردەوە ئەو سفرە دەبی بە 10 ئەو سفرە دەبیتە 10 دەنووسین 10 لێرە دەنووسین 10 بەڵام دەتوانم ئەو دەی بەو ڕەنگەی بنووسم دەنووسین 10 واتە ئەو سفرە کە لێرە بوو ئەوە نەما وەچی خۆی نەما بووە 10 چوە ئێرە ئەو هەفتەی ئێرە کەم دەبیتەوە بە 1 دەبیتە 6 هەفتەکەش نەما بووە چ بووە 6 لەو سەرەوەی دەینووسمەوە ئەو 5 هەروەکو خۆی مایتەوە ئەو 5 نەگۆڕایە چونکە تەنیا ئەو هەفتە خورد کرایەوە ئێستا چ دەڵێم 10 کەم نۆ 10 نۆی لێ بڕوە چەند دەمێنێتەوە دەمێنێتەوە 1 یەکەکەی لێرە دەنووسم 10 نۆی لێ بڕوە ماوە 1 بەو ڕەنگەش بینووسم ئێستا دەچینەکن ئەو شەشەی 6 کەم 1 دەکاتە چ دەکاتە 5 لێرەی دادەنێ ئەوجا دەچینە لای ئەو 5 خۆمان کە هیچ نەگۆڕا دەڵێن 5 کەم 4 یان 5 4 لێ بڕوە دەمێنێتەوە 1 جیاوازیەکە چ بوو کە 5700 کەم 4190 جیاوازیەکە بووە 1510 1510 ئێستا ئەو 5700ەی ئەگەر نزیک بکەینەوە خانەی هەزاران نزیک کەینەوە واتە ئەو 5 مەبەستمانە ئەو ڕەنووسانە هەمویان دەبن بە سفر هەمویان دەبن بە سفر و لەبەر ئەوەی هەفت ڕەنووسەکی گەورەیە 5ەکە دەبیتە 6 واتە ژمارەکە دەبیتە 6000 ئەوە لێرە نووسیتم 6000 ژمارە کەیدی 4190 دەبیتە 4000 لەبەر ئەوەی ئەو یەکە ڕەنووسەکی لە 5 بچووکترە کەواتە لە کاتی خەمڵاندن نزیککردنەوە ژمارەکان بوونە 6000 کەم ئەو 6000 کەم 4000 جیاوازیەکە 2000 نزیکە لە یان 1500 نزیکە لە 2000 چونکە ئەگەر 1500 نزیک کەینەوە لە خانەی هەزاران دەبیتە 2000 کەواتە ئەو ژمارەش کە بەدەستمان هاتیە ساغمان کردەوە ئەو جیاوازیەکی گونجاوە لەبەر ئەوەی نزیکە لە جیاوازی خەمڵاندن لەبەر ئەوەی نزیکە لە جیاوازی خەمڵاندن با بگەڕێینەوە لای پرسیارەکان وابزانم لێرە دێمە کۆتایی ئەوانەیە ئەو ڕاهێنانانەی کەم ئەو ڕاهێنانە کەماینە لاوانەی داهاتوو شیتەڵیان دەکەم هەتاوانەی داهاتوو هەر بژی